ئایا بارزانی لقێکی حیزبی بەعسی لە کوردستان کردوتەوە؟ نووسینی دکتۆر ئارام ڕەفەت. حەیات عەلاوی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کە بارزانی لقێکی حیزبی بەعسی لە هەولێر کردوتەوە. نووسینگەی بارزانی ئەم ڕاگەیەندراوەی عەلاوی ڕەت کردەوە و نووسینگەکەی عەلاویش ڕوونکردنەوەی دا و گوایە قسەکانی بەهەڵا لێک دراوەتەوە. بەڵام چۆن بانگەشەی عەلاوی هەڵسەنگێنی؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە چەند وردە سەرنجێک دەخەمە ڕوو. یەکەم، ناوەڕۆکی کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی عەلاوی بۆ خستنەڕووی داخوازیەک بوو ئەویش ڕێگەدانە بە بەعس و ئەندام و لایەنگرەکانی کە ئازادانە سیاسەت بکەن لە عێراقدا و ئەوانەشی گیراوە ئازاد بکرێت. دووەم، لە کۆنگرەکەدا عەلاوی ڕایگەیاند کە زەمینەی قبوڵکردنی چالاکی حیزبی بەعسی ڕەخساوە و بۆ ئەم مەبەستەش ئەم دوو نمونەی خوارەوەی هێنایەوە. یەکەم، وعدێکی ئەمریکیەکان بوو کە پرسی چالاکی ئازادانەی بەعس بکەنە کاری لە پێشینەی خۆیان. دووەم، کردنەوەی لقێکی حیزبی بەعس لە کوردستان لەلایەن بارزانیەوە. عەلاوی دەیەوێت بڵێت مادام بەعس لە کوردستان لقی هەبێت و هیچ کێشەی نییە بۆ لە شارەکانی عێراقیش نەبێت. سێەم، عەلاوی دۆستایەتیەکی لە مێژینەی لەگەڵ مەسعود بارزانی و پارتیدا هەیە. خۆی و ئەو بەرەی کە لەو نزیکن یان لەسەر ئەو حیساب دەکرێت هاوپەیمان و دۆستی پارتی. بۆیە لەو بانگەشەیەدا بە هیچ شێوەیەک چاوەڕوان ناکرێت عەلاوی هیچ مەبەستێکی هەبێت بۆ گورزدان و تێکدانی ئەم دۆستایەتیە. چوارەم، بەلە بە چاوگرتنی سەرنجەکانی سەرەوە دەکرێت بڵێن کە عەلاوی لەم بانگەشەی وەک ستایش و پێزانین بۆ بارزانی باس کرد نەک وەک تۆمەت و تانە لێدان. جیاوازیەکی گەورە هەیە لە نیەت و ئامانجی کەسێک کە سوپاس و ستایشی کردەوەیەک دەکات کە بەرژەوەندی و خواستی خۆی تێدا دەبینێتەوە لەگەڵ نیەت و ئامانجی کەسێک کە تۆمەت و تانە لە هەمان کردەوە دەدات دژی بەرژەوەندیەکانی خۆی دەبینێت. پێنجەم، وەک لە کۆنگرەکەدا دەردەکەوێت عەلاوی پرۆسەی جێڕانەوەی احتیبار و کارکردنی ئازادانەی بەعس و ئازادکردنی ئەندامەکانی وەک ئەرکێک گرتۆتە ئەستۆی خۆی و جوڵەیەکی فراوانی لەو پێناوەدا گرتۆتە بەر و لەوانەش لەگەڵ ئەمریکیەکاندا گفتوگۆ و لۆبی کردووە. بەواتایەکی تر ئەوەی عەلاوی دەربارەی کردنەوەی لقێکی بەعس لە کوردستان نەتۆمەتە و نەتەهدید، نەتۆمەتە و نەئیدیعا، بەڵکو زانیاریە. دەکرێت ئەوەی چەندە زانیاریەکەی وردنیان چەندە زیادەڕەوی و مبالەغەی تێدا هەیە بخرێتە ژێر پرسیارەوە. بەڵام دوازار ئەوەی عەلاوی دەبێت وەک زانیاری مامەڵەی لەگەڵ بکەیت. شەشەم، لەسەر ئەرزی واقع زیاتر لە ملیۆنێک عەرەب لە کوردستان نیشتەجێکراون کە زۆربەیان عەرەبی سوننەن. هەروەک کاکەمین نەجار چەند ساڵێک لەمەوبەر ڕایگەیاند زۆرێک لەو عەرەبانەی لە هەولێر نیشتەجێکراون سەرانی ئەنفال چی بوون و لە پرۆسەی ئەنفال بەشدار بوون. زۆریش لەو پیادانەی کە کاتی خۆی پیادەی ئەو نەهامەتی سەر کوردستانیان دەکرد ئێستاش لە هەولێر.